تەوەری ئەمجاری بەرنامەی بابەتی ڕۆژ تایبەتە بە ئاستی سینەما لە هەرێمی کوردستاندا. داخەوە ئەڵێم لەو ئاسە نییە کە دڵخۆشکەرە بێ. ئایا شتێکەیە بە ناوی سینەمای کوردی؟ هەوڵ هەیە بۆ دروستکردنی فیلم لە کوردستانە. بەداخۆ ئێمە شتێکمان نییە ناوی سینەمای کوردی بێ. یەک تەجروبەیە بێت پاش ماوەیەک سێرەکەی یەکچە کاری دەرهێنانەکات بەڕاستی ئەوە شتێکی زۆر هەڵەیە. من بەداخەوە ئەڵێم ڕۆژ بە ڕۆژ بەرەو دواوەیەت نەک بەرەو پێشەوە بڕوە. بەداخەوە لەم هەرێمە لە کوردستان زۆر ئیژەکرێ بەڵام کەمیان دیارن. کورد توانیوێتی ببێ بە خاوەنی سینەما. ئەم دوو هۆڵەش هەچی مناسبەکانی حکوومەت و حیزب و کەرتی تایبەت و کۆمپانیا و شەریکاتەکانە لەو مانگە لە مانگەکە لەوانەیە 4-5 ڕۆژ بۆ 10 ڕۆژ 15 ڕۆژ ئەو هەڵە گیرابێ. من لێرەوە حەزەکەم فیلمەکانیان نمایش بکەن و بۆیە هەموو کەسێ بتوانێت بیبینێت. بەڵام ئێمە لەم بەڕێوەبەرایەتیە کۆمەڵێ کێشەمان هەیە، کێشەی تەکنیکیمان هەیە. هەمیشە لە هەوڵین کە کاری باشتر بکەین. فیلمەکەم بینی خۆم بە دڵم نەبووم، فیلم بۆ تۆ هیچ پێ ناکەم.